لێ بگەڕێ بۆ خوا. مێشکرد بە بیرکردنەوەی زۆر ماندوو مەکە و بارێک مەخە لەسەر دڵت کە توانای هەڵگرتنی نییە، چونکە هەموو ئەوانەی نیگەرانت دەکەن ڕوونادەن. هەروەها هەموو ئەوەی ئاواتی بۆ دەخوازی دواکەوتنی بەو مانایە نییە کە خوا تۆی لەبیر کردبێت. حکمەتێک هەیە کە ئێستا نایبینیت، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان بۆت ڕوون دەبێتەوە. بیرت بێت کە خوا ئاگداری ناودڵتە، گوێی لە دوعاکاندا ماندێتی و ئارامگریت دەبینێت، تەنانەت ئەگەر پێشت وابێت کە هیچ کەسێک هەستت پێ ناکات. ڕێگە مەدە ترس ئارامی ڕۆژەکانت بدزێت. مەهێڵە نیگەرانی ڕووناچی ئومێد لە ناختا بکوژێنتێتەوە. ئەوەی لە توانات دایە بیکە و بە هەموو دڵسۆزیەکەوە هەوڵ بدە، پاشان ئەنجامەکان بۆ خوا لێگەڕێ، چونکە ئەوەی بۆت نووسرابێت بۆت دێت، تەنانەت ئەگەر تەواوی جیهان کۆ ببنەوە بۆ ڕێگیری لێکردنی. ئەوەش کە بۆت نەنووسرابێت بەدەستی ناهێنیت هەرچەندە هەوڵی بۆ بدەیت. بڕوات بەوە هەبێت کە تەدبیری خوا لە تەدبیری تۆ جوانترە، هەڵبژاردننی ئەو لە هەڵبژاردننی تۆ باشترە، تەنانەت ئەگەر لەم ساتەشدا لە هۆکارەکەی تێنەگەیت، لە کاتێکدا دەکرێت ئاواتێک دوا بکەوێت، دەرگایەکدا بخرێت، لەوانەیە بە ڕۆژانێکدا تێپەڕبیت کە هەست بکەیت هەموو شتێک بە پێچەوانەی ویستی تۆوە دەڕوات. بەڵام لە بیری مەکە لە دوای هەموو تەنگانەیەک دڵخۆشێک هەیە، لە دوای هەموو سەختیەک ئاسانیەک هەیە. خوا هەرگیز دڵێک بێ ئومێد ناکات کە بەو بەستراوەتەوە و گومانی چاکی پێی هەبێت. پێ بکەنە ئارام بە و بارسوچی بۆ خۆت دروست بکە. مەهێڵە بیرکردنەوە نیعمەتی ئەمڕۆت لێ بدزێت. وەک دیلێک لە دەستی داهاتوودا مەژین، لە کاتی ئێستا و ئامادەدا بژین و سوپاسی خوا بکە لەسەر ئەوەی هەتا، بە بڕوا بەخۆبوون و ئارامگریەوە بەردەوام بە لە ڕێگاکەت. لێی بگەڕێ بۆ خوا، چونکە کاتێک بە ڕاستگۆییەوە پشتی پێدەبەستیت، ئارامەکەت پێدەبەخشێت کە دڵە ڕاوچێ ناتوانێ تێشی بدات. ئومێدێک کە بارودۆخەکان ناتوانن بیشکێنن، و ئەوەندە خێرت بۆ دەنووسێت کە لە هەموو ئەوانەی ئاواتت بۆ دەخواست بەرزتر بێت.